ڕاوسنجی تەڤگەری ئازادی سەبارەت بە پەیوەندی و ڕێکەوتنی هەرێمی کوردستان و حکومەتی ناوەند بۆ ڕای گشتی. وەک دەزانن ماوەی چەند ساڵێکە لە نێوان عێراق و هەرێمی کوردستاندا دابڕانێک دروست بووە کە زۆرینەی بوارە جیاجەکانی گرتوتەوە. بەشێک لەم دابڕانە بە هۆکاری ناوخۆیی بووە. بەشێکشی دەوڵەتە هەرێمیەکان ڕۆڵیان گێڕاوە لە نانەوەی ئاژاو و دووبەرەکی لەناو عێراقدا، چونکە ئەوەی سوودمەند دەبێت لەم ناکۆکیانە دەوڵەتە دەرەکیەکانە. لە بەرامبەریشدا زەرمەندی سەرەکی دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستان و سەرجەم دام و دەستگای ئیداریەکانە. جێگەی ئاماژەیە لە دروستکردنی کێشەی نێوان عێراق و هەرێمدا چەند جارێک دەوڵەتە هەرێمیەکان هەوڵیاندا، سەرنجام هەوڵەکانیان بەرهەمدار بوو. دواتر هێنانە پێشەوەی پرۆژەی ریفراندۆم و ئەنجامدانی پرۆژەکە بێ ئامادەکاری بۆ ئەم پرۆژەیە بە شێوەیەکی ئاشتیانە لە دەستدانی 150 خاکی باشووری کوردستان و شەهیدبوون و برینداربوونی دایان پێشمەرگە و خەڵکی مەدەنی لێکەوتەوە. هەر لەو کاتەشدا ئەو وڵاتانەی کە سەرکردایەتی هەرێمی کوردستان بە دۆستی خۆی دەزانین و خێروبێری ئەم هەرێمەیان ڕادەست دەکردن، نەک هەر پشتیوان نەبوون، بەڵکو دژایەتێکی گەورەی پرۆسەکە و هەرێمی کوردستانیان دەکرد و هەڕەشەی داگیرکردنی کەرکووک و باشووری کوردستانیان بەگشتی دەکردەوە. لە دوای هەموو ئەوانەشەوە ڕەخنە و گلەیەکی زۆری هاوڵاتیان هەیە لەوەی کە تا ئێستا لەگەڵ ئەوەی پشکێکی زۆری پۆستەکانی عێراق بە سەرۆککۆمار و جێگری سەرۆکی پەرلەمان و لە هەموو حکومەتێکی عێراقدا لە دوای ساڵی 2003ەوە چەندین وەزیر و دایان پەرلەمانتار هەبووە، بەڵام بەهۆی بیرکردنەوەی تەنگی حیزبایەتی و ململانێ لەسەر پۆست و بەرژەوەندی مادی ناتوانراوە دەستکەوتێکی باش بۆ گەلی عێراق بەگشتی و باشووری کوردستان بە تایبەتی بەدەست بهێنن. بە تایبەت لەم حکومەتە نوێی عێراقدا بەهۆی ڕێکنەکەوتن لەسەر پۆستەکان لە نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستاندا هەم لە عێراق زەرمەند بوون، هەم لە هەرێمی کوردستانیش پێکهێنانی حکومەت دواکەوت و تەنها خەڵکی زەرمەندی ئەم هەڵوێستانەیانن. نمونەی هەرە بەرچاویش ئاڵۆزی نێوان یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆککۆمار و پارێزگاری کەرکووک و چەند وەزیرێک بوو کە بەداخەوە ئەو هەڵوێستانە هیچ کات لە جێگەی خۆیدا نییە. لێرەدا دەمانەوێت وەک تەڤگەری ئازادی ئەو بەڕای گشتی ڕابگەێنین کە نزیکبوونەوەکانی نێوان هەرێم و بەغدا بە گرنگ دەزانین و هەمیشە پێمان وایە هەرێم کێشەکانی بە گفتوگۆ لەگەڵ بەغدا چارەسەر بکات سوودی دەبێت بۆ هەردوولا. بە تایبەت ناکرێت ئەوە بشارینەوە کە لە فرۆشتنی نەوت بەسەر بەخۆیی لەلایەن هەرێمەوە نەک هەر سوودمەند نەبوون لە ڕووی ئابووریە و هەرێم گەشەی پێ نەکردووە، بەڵکو سەرجەم پرۆژە خزمەتگوزاریەکان وەستاون و هەرێم بووە بەژێر قەرزێکی زۆرەوە کە لە ئێستادا بە ملیارها دۆلار دەخەمڵێژێت. بۆیە بە کۆنکرێتی لەسەر ئەم ڕێکەوتنە وەک تەڤگەری ئازادی چەند پێشنیارێک دەخەینە ڕوو. یەکەم، سەرجەم کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە تایبەت کێشەی بودجە ناوچە جێناکۆکەکان فرۆشتنی نەوت بە دەستور چارەسەر بکرێت. ئەگەر لە ڕابردوودا هیچ لایەک بە تەنگ چارەسەرکردنی ئەم کێشانەوە نەبوون و تێیدا جددی نەبوون، لە ئێستادا بۆ چارەسەری پێویستە هەردوو لە ئیرادەیەکی بەهێزیان هەبێت. دوو، بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامەیە هەر یەکە لە پەرلەمانی عێراق و پەرلەمانی هەرێم سەرپەرشتی و چاودێری ڕێکەوتنەکە بکەن و نەهێڵن بکەوێتە دەستی حیزب، چونکە ئەمە بابەتێکی هەستیار و کێشەیەکی چارەنووسازە و پێویستە دام و دەستگای ئیداری و فەرمیەکان ئەنجامی بدەن نەوەک حیزب. خاڵی سێ، لیژنەیەک پێک بهێنرێ بۆ لێپرسینەوە لەو پێشێلکاریانەی کە لە کەرکووک و ناوچە جێناکۆکان دەکرێت هەر لە داگیرکردنی زەویماڵی هاوڵاتیانەوە تا دەگاتە دەرکردنی بەڕێوەبەرە کوردەکان و چەندین کێشەی تر. خاڵی چوارەم و کۆتایی، لە ڕابردووشدا زۆر جار عێراق لە کاتی لاوازیدا پەنا دەباتە بەر دانوستاندن، بەڵام کاتێک کە هەندێک سەقامگیر دەبێت پاشگەز دەبێتەوە لە هەندێک بەڵێن. بۆیە گرنگە بەغدادیش ئەم کێشانەی هەرێم ئەم کێشانە لەگەڵ هەرێم یەکلا بکاتەوە و پابند بێت بە ڕێکەوتن و پەیماننامەکانەوە. تەڤگەری ئازادی، کۆمەڵگای کوردستان.